ساڵی 2010 کاتی کە ستیڤن جۆبسی ساحێب یان خاوەنی کۆمپانیای تەکنۆلۆجیای ئەپڵ بۆ یەکەم جار لە مانگی 4 2010 ئایپادی خستە بەرچاوی بەکارهێنەرانی تەکنۆلۆجیا خەڵک هەموو چاوەڕێمان نەکرد کە ئەم داهێنانە نوێیە بۆ مرۆڤایەتی خزمەتێکی گەورە و شتێکی زۆر باش بێ بەڵێ لە زۆر ڕۆ خزمەتێکی زۆر گەورەیە چکە کۆمپیوتەرێکە بە ئاسانی هەڵەگیری ئاگوازرێتەوە لەسەری خوێندرێتەوە لەسەری ئەنووسرێت واروەها لە هەندێک کاری کۆمەڵایەتی و چالشی کۆمەڵایەتیە بەکاردەهێنرێت وەک ڤیدیۆ چاتین و قسەکردن لەگەڵ کەسانی تر و تەماشاکردنی هەندێک ڤیدیۆی فێرکاری بۆ فێربوونی دایان و سەدان شتی باش و لە هەمان کاتیشا بۆ فێربوونی شتی نەگونجاو و نەشی ئەویش وەگەر شتێکی تریش تەکنۆلۆجیا شمشێرێکی دووسەرە و دەکرێت مرۆڤ بۆ باشە و بۆ خراپە بەکاری بێنێت بەڵام ئەمەڵقەی چارە تایبەتە بە خوگرتن بە شاشەکانەوە هەموو شاشەکان شاشەی تەلەڤیزیۆن تابلێتەکان ئایپاد و هەموو هاوشێوەکانی و تەلەفۆنە زیرەکەکانیش لە هەموو جۆرەکانیەوە لە ساڵی 2010 هەتاوەکو ئێستا کۆمپانیای ئەپڵ زیاتر لە 360 ملیۆن ئایپادی فرۆشتووە بەڵام ئەم ئایپاد و هەم ئایفۆن و هەم سکرینیش کۆمەڵێک کێشەی دروست کردو بۆ مناڵ و گەورەش ئەمەڵقەی چارە تایبەتە بە کێشەکانی خوگرتن بە شاشە زیرەکەکانەوە بە تایبەتیش لە خواردەمەنی 5 ساڵانەوە بۆ مەبەستە و کەم واڵقەیەکی تری چارە من خوێندنەوەی خۆمم کردووە ئەمەی کە لە بەردەستی منایە ڕێنمایی و چارەسەری دەرونی کتێبێکی بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەجەتانیە کە پرۆفیسۆری بواری پەروەردەیە و لە مەڵقەی چارەیە میوانە بێ جگە لەوەش کۆمەڵێک دۆکمنتی حکومەتی بەریتانیان بۆ ئامادە کردوون بۆ دەوڵەمەندکردنیان بەرنامەیە بەڵام من ئەمانە هەمووی دادەبم بە شێوەیەکی سەرەکی پابەند دەبم بە نوێترین ڕێنمایی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە تایبەت بە جوڵە و تەمبەڵی و کاریگەریەکانی لەسەر ژیانی مناڵان کام دۆکمنتە ساڵی 2019 بڵاو بۆتەوە و ستەوێنەکە لە تەنیشتم نەوەبین و بۆ هەموو کەسێکە کە بەکاری بێنێ و ناو بەناویش لە کاتی پێشکەشکردنەکە دەگەڕێمە و تەماشای دەکەم ئەوەی کە دەبێن بۆتان باس بکەم کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بۆ دەدات کە تەمبەڵی و نەجوڵان ساڵانە هۆکاری مردنی 5 ملیۆن کەسە لە جیهاندا کە ئێمە لە وەرزەکانی ڕابردووی چارەیە باسمان لە هۆکارەکانی مردن کردو لە جیهانە کە لە باوترینیان بریتین لە نەخۆشەکانی دڵ و خوێنبەرەکان و جەڵتەی دەماغ و واروان نەخۆشیە درێژخایەنەکانی گیرانی سیەکان و گۆرەکانی هەناسە کە تەمبەڵی لە دنیای تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانیا پێی دەوترێت شێوازە نوێیەکەی جگەرەکێشان کە دەکرێت لە داهاتوودا زیاتر لە جگەرەکێشان خەڵک بکوشێت هەموو 6 چرکە جارێک کەسێک بەهۆی تەمبەڵی و نەجوڵانەوە دەمرێت ئەمەی کە لێرە ئاماژەی پێداوە بۆ مناڵانی خوار تەمەن 5 ساڵ ڕێبەری ئەوەیە کە چی بکەین لا تەنیشتی منەوە دەیبینن بۆ مناڵێک کە تەمەنی لە 1 ساڵ کەمتر بێ چی پێویستە پێویستە ئەم مناڵە لە ڕۆژێکە 30 خولەک یان نیو سەعات چالاکی و جوڵەی هەبێ ئەم چالاکی و جوڵەی دەکرێت دایکان خۆیان دەست و قاچی مناڵەکە بجوڵێنن دەکرێت گاگۆڵکێ یاخود سنگە خشکێ بێ ئەم مناڵانە ئەگەر تەمەنەکانیان لە 0 بۆ 3 مانگ بوو ڕۆژانە پێویستیان بە 14 بۆ 7 کاتژمێر خەوێشی باشەیە واگەر تەمەنیان لە 4 مانگ زیاتر بوو هەتاوەکو 11 مانگ پێویستیان بە 12 بۆ 16 کاتژمێر خەو هەیە هەتاوەکو 3 مانگ پێویستیان بە 14 هەتاوەکو 7 و لەسەر و 3 مانگ و پێویستیان بە 12 هەتاوەکو 16 کاتژمێر خەو هەیە کە ئەڵین خەو مەبەستمان لە خەوێکی کواڵیتی باشە خەوێکی کواڵیتی باش کام خەوەیە ئەو خەوەیە کە لە پاش کاتژمێر 8 شەوە و لە پێش 10 شەوە دەست پێ دەکات و هەروەها دەتوان کاتەکانی بژمێرن کە 12 هەتاوەکو 16 کاتژمێر چەندێکە کات ئەمە یەک دوو پێویستە ژووری خەوتنەکە تاریک بێت کاڵین تاریک بێ ڕووناکی نێتە ناو ژووری خەوەکەوە سێ پێویستە پلەی گەرمی ژوورەکە لە 24 پلە کەمتر نەبێت لە 27 پلەش زیاتر نەبێت وا باشترە لەبەر سپلێت و ئەمانەدا نەبێت و هەروەها پێویستە ئەم ژووری خەوتنی مناڵ و گەورەش هیچ جۆرە شاشە و سکرین و شتێکی زیرەکی تێدا نەبێت تەلەڤیزیۆن ئایفۆن ئایپاد پێویستە لە ژووری خەوتنی مناڵ و گەورەشە نەبێت ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئامۆژگاریمانەکە کە مناڵان لە خوار تەمەن 1 ساڵیەوە بە هیچ جۆرێک تەماشای هیچ جۆرە سکرینێک نەکەن ئەو مناڵانەی کە تەمەنیان لە سەر و 1 ساڵەوەیە لە 1 ساڵ هەتاوەکو 2 ساڵ ئێستا دەیبینن ڕۆژانە پێویستیان بە 180 خولەک لە جوڵە هەیە 180 خولەک
واتە 2 ساعات و 3 ساعات پێویستیان بە 3 ساعات جوڵە هەیە. کەم جوڵەیە دەکرێت تۆپانێ ڕاوڕاوێن یاخود پاسکی لێخوڕین بێت. ئەگەر پاسکی لێخوڕین بۆ مناڵانی تەمەن 1 بۆ 2 ساڵ گونجاونیە دەکرێت تۆپانێ یاریکردن بە تۆپ هەڵدانی تۆپ و یاخود ڕاوڕاوێنی ناو ماڵەکانی خۆتان یاخود پارکەکان بێ. مناڵانی تەمەن 1 بۆ 2 ساڵ پێویستیان بە 11 بۆ 14 کاتژمێر خەوی کواڵیتی باش هەیە. بەڵام هەتاوکو و کاتێ مناڵ تەمەنێ بێ بە 2 ساڵ بە پێ ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی باش نییە بە دیار هیچ جۆرە سکرینێکەوە دابنرێت. سکرینەکان تەلەڤیزیۆن، ئایفۆن، ئایپاد و هەموو جۆرەکانیتی. پاشەوەی کات تەمەنی مناڵەکە لە 2 ساڵ تێپەڕێ لە 3 ساڵ هەتاوەکو 4 ساڵ پێویستە مناڵان لە ڕۆژێکە 180 خولەک یاخود 3 کاتژمێر جوڵایان هەبێت و پێویستیان بە 10 هەتاوەکو 13 کاتژمێر خەو هەیە. مناڵان لە پاش تەمەنی 2 ساڵیەوە دەکرێت لە ڕۆژێکە 1 کاتژمێر بە دیار سکرینەوە بەسەر بەرن. بەڵام ئەگەر ئەو کاتژمێرە کەمتریش بێ هەتاوەکو کەمتر بێ باشترە. زەرەری سکرینەکان بۆ مناڵەکانی ئەمە چییە؟ 5 ساڵی یەکەمی تەمەن گرنگترین کاتی گەشەکردنی ئێسک و ماسوولکە و مێشکی مناڵەکانمانە. بۆ نمونە ئێسەیە کە بینەریە مەڵخەی چارن ئەگەر من پێتان بڵێم بەسەر شانی ڕاستمەوە ئۆتۆمبیلێکی سوور و بەسەر شانی چەپمەوە ئۆتۆمبیلێکی زەردەڕوا سەرەکەون نەسەرەوە هەتاوەکو ئەو کاتەی ئەلێرەیە بەریەکتریەکەون پێویستە لە خەیاڵی خۆتانە لێرە سارێکی سوور دروستکەن، لێرە سارێکی زەرد دروستکەن و پێویستە لە خەیاڵی خۆتانە جوڵەکەی بۆ دروستکەن کە سەرەکەوێت و لە خەیاڵی خۆتانە بیدەن بە یەکیشە. بەڵام ئەگەر هاتوو بەم شێوە گرافیکیە سارە سوورەکەتان بیدی لەسەرم دەستا جوڵێ سارە زەردەکە لەسەرم دەستە و کۆکو ئێسێ بینین کە ئەیدا بە یەکە ئەو کاتە خەیاڵتان کار ناکە هەموو شتەکان بە حازریەتە بەردەستان. مێشکی مناڵەکانیشتان لە 3 ساڵ یەکەمی تەمانە بە تایبەتی ئەگەر بێت هەموو شتەکان بە حازری بۆشی کە لەسەر ئایفۆن و ئایپاد و تەلەڤیزیۆن هەیە بێتە بەردەستیان خەیاڵیان بە باشی گەشە ناکە. ئەمە جگەلەوەی مانەوە بە دیار شاشەکان و مناڵەکانتان تەمەڵەکە جۆری خواردنەکانیان ناتەندروستەکە و هەروەها گەشەی ئێسک و ماسوولکەکانیان باش ناکە. تەنانەت هەندێک لە توێژینەوەکان ئاماژە بۆ دەدەن دەڵێن دەکرێت زۆربوونی ئۆتیزم لەم چەند ساڵی دواییە هۆکارێکی ئەوە بێ کە مناڵ زۆر بە دیار شاشەوە دانرێ. لەبەرەوە مەڵقەی چارە تایبەتە بێت بە تەمەڵی و مانەوە بە دیار شاشەکانەوە بە تایبەتی لە مناڵاندا. میوانەکانی مەڵقەیەشمان بریتیندا بەڕێز دکتۆر خالید وەک پزیشکی پسپۆڕی مناڵان و تازە لەدایکبووان، بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم وەک پرۆفیسۆری بواری پەروەردە و خاتو حەلیمە لە بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی. لە دەخولێکی ڕابردووە بۆمان باس کردن کە مەترسیەکانی ئالوودەبوونی مناڵان بە شاشەکانەوە چی و باسمان لە ئەم ڕێبەریانە کرد لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە کە باس لە تەمبەڵی و خەو و جوڵەشەکە بۆ مناڵان. بەڵام پرسیاری سەرەکی لێرە ئەوەیە کەی ئەکرێت بە مناڵێک بوترێ ئەم مناڵە ئالوودەبووە بە شاشەوە وەک بۆمان باسکردن زیانەکانیشە. دکتۆر خالید حەمە ساڵحی پزیشکی پسپۆڕ نەخۆشیەکانی مناڵان بە سوپاسەوە کە لێرە لەگەڵمانی تو بە سوپاسێکی تریشۆکەم تەوەرە لەسەر پێشنیاری بەڕێزت بۆ ئەمەڵقەی چارە دەستنیشان کرا. کێ توانم بڵێم مناڵەکەم ئەوە ئیتر ئالوودە بووە خۆی گرتووە ئیدمانی هەیە بە شاشەوە؟ طبعاً شاشە بۆ خۆی بەپێ ئەو توێژنەوانین کە کراوە دیزاینەرەکە سەبلیمێڵ مەسیجێکی تیادانێت کەوا لە مناڵەکە ئەکات ڕابکێشە بەلای خۆیەوە کەمەند کێشیکە بەرەو خۆی بیبات. بۆیە هەندێک مناڵ ئەم نیشانانی پێوە دیارەکە بە نمونە و مناڵانی کە ئالوودە بوون زۆر جار ناتوانن لەو باسی غەیری سکرین دەرچن کە دانیشن بێکەوە کە تێکەڵ لە بن کێکتری ئەبینن خۆی لە ماڵەوە خەریکە ئەچێتە قوتابخانە کە باسی ئەوەیە کە بینیوێتی لە شاشە دەرچی ناتوانین باسی شتێکی تر بکە. ئەمە یەکێکە لە نیشانەکانی. دوو لە نیشانی ئالوودەبوون بە شاشە و سکرینەوە ئەوەیە کە مناڵەکە زۆر جار بۆ دەرچوون لەو مشکلی کە هەیەی پەناباتە بەر شاشە وەکو کەسە گەورەکان مەسەنەوەی ئەوەی کە ئالوودە بۆ بە جگەرە کاتێککە خەفەتی هەیە جگەرە ئەکێشێ ئەویش بە هەمان شێوە کە مەشاکیلێک گرفتێکی بۆ دروست بوو پەناباتە بەر شاشە. یەکێکتر لەوانەیە کە ئەم مناڵە ناتوانێت بەبێ شاشە بژی
ینی هەر بێ بەدەستیەوە بێت یان ناخۆ بەبێ شاشە هەر هەماشتە یان ناخێ بەبێ شاشە یاخود کاتێک کە شاشەکیلی ئەسێنیت ئەبێتەوەی تێکچوونی تەسەڕوفات و ئاکار و هەڵسوکەوتەکانی کە جۆرێک لە عنف و لە بێتاقەتی و لە بێزاری چون بە هەمان شێوە کەسەکانی ترکە لەسەر مەوادە خراپەکان ئیدمان بوون کاتێک کلیان وەرەگیرتۆ جۆرێک لە عەسەبیەت و لە تووڕەبوونی بۆ دروست بێ بۆیە کە ئەمە بە کورتی سێ نیشانی سەرەکی ئەو کەسانن کە ئالوودەبوون بە سکرینەوە لە ژیانە بەبێ ئەوە هەموو باسەکانی هەر پەیوەندی دیارە بە شاشەوە بەبێ شاشە ژیانی ناچێتە سەر و کە شاشەکەی لێ سەین تۆ ڕەفتاری هەشیاوەکە لەگەڵ ئەوەشە لە کاتی مەشاکیلا پەناباتە بە شاشەکەتی سا یەک پرسیاری زۆر کورت بە بەڵێ و بەنەخێر کە ئەڵێن باسی شاشە ئالوودەبوون بە شاشە و خراپی شاشە مەبەستمان تەنها تەلەفۆنە زیرەک و تابلێتەکانە بڵێن ئایفۆن و سامسۆنگ و ئایپاد و ئەمانە یان شاشەی تەلەڤیزۆنیش هەموو شاشەیەک بە هەموو شاشەیەک بە ئەتوانێت دابنێت بە سکرینە ئیتر جا نەکراوەوە ئەمە کامیانە بەڵام لە کاتێکە باس ئەکری ئەمانە مەسەن ئەڵێ ئالوودەبوون مەسەن بە ئینتەرنێت ئالوودەبوون بە فلاشت بەڵام هەمووشی ئەچێتەوە بەس شاشەکە ئیتر تەلەڤیزیۆن بێت ئایپاد بێت مۆبایل بێت هەر شتێکی تر بێت کە خۆی لە شاشە ببینێتەوە بۆ لایەن بێت لە ڕووی زانستیەوە هەر من لەم ڕێبەریاری ڕێکخراوی تەندروستی جیهانیە باس لەواکرەکە ئاڵێ 5 ساڵی یەکەمی تەمەنی مناڵ گرنگترین ماوەی تەمەنێتی لە دروستبوونی توانای مێشکی و بەستەرە دەمارەکان و ماسوولکەکان و ئێسکەکان و تا کۆتایی بۆ تەمەنی مناڵی ئەم 5 ساڵ یەکەم بە بناغەدا ئادرێ هەرەمانی شاڵێن کە لە شاشە نابێت لە خوارد و ساڵەوە بەکار بهێنرێت لە دوای 2 ساڵەوە کە ئەڵێت لە سعاتێک نابێت زیاتر بەکار بهێنرێت لە ڕۆژێکە ئەم مەترسیانێکە هەیەی ئێستا زۆر کەس باسیەوە کە ئاڵێ مناڵەکەم بۆیە تووشی ئۆتیزم وە لە بەرەوەی کە بە دیار مۆبایلەوە دامنا بە دیار تەلەڤیزیۆنەوە دامنا لە ڕووی زانستیەوە دەکرێت دانیشاندنی مناڵ بە دیار ئەمانەوە جگە لەو شتانی کە باست کرد ئۆتیزمیش لە مناڵە زیاد بکە طبعاً تۆزێک سوالەکە جوابدانەی قورسە چونکە تاکو و ئێستاش بەپێی تۆژنەوەکان هۆکاری سەرەکی ئۆتیزم یاخود تەوەحود هۆکارێکی دەربێ ئەمانە بەڵام بە تەکید شاشە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان بەپێی ئەو تۆژنەوەیان کراوە بەشێکی زۆری ئەم مناڵانی کە تووشی ئەمە بوون خۆی بینتە لە زۆرسێکردنی شاشە بە تایبەتی ئەوانی کە لە خوار تەمەنی 2 ساڵەوە بەلای شەشەدانراوە زۆر باشە کەواتە جگە لە مەسەلەکانی کە لە ڕووی کۆمەڵاتی و مناڵپەکە خات دەکرێت مەترسی ئۆتیزمیش زیاد بکە اینجا هەمیشە خەڵک لێ لە حکومەت هەیە من و کوڕاکەیان کارێک دیفاع لە حکومەتەکەم و نەهێرشیەکە بەسەر بەڵام هەندێک ڕاستی شەیە پێویستە باس بکرێت یەکێک لەوانە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵاتی بڕیارێکی دەرکردووە کە بەکارهێنانی هەموو جۆرە شاشەیەکی بۆ هەموو مەبەستێک لە هەموو دایانگەیەکە قەدەغە کردووە خاتو حەلیمە لەو بەڕێوەبەرایەتی دەربارەی ئەو باسە ئەدوێت و پاشەوە گەڕێنەوە خزمەتتان پرسیارم زۆر خەلیت بزانم سەرباری هەموو خراپەکانی ئەکرێت لە پاش 2 ساڵیەوە شاشە بەکاربێنین بۆی کەم ناشتی باشی لێەوە فێر بێ لەگەڵمان بن. کاتە لیژنەکانی سەرپەرشتی بە دواداچوون سەردانی دایانگەکانیان کرد کۆمەڵە تێبینیان هەبوو لە سەربوونی تەلەڤیزۆن لە ناو دایانگەکانەوە و بەکارهێنانی ئەو ئەفلام کارتۆن و فلیمانە کە لە تەلەڤیزۆنەوە نمایشەکرا بۆ مناڵان و زۆر جار گۆرانی و بوو تەنها مناڵ کۆمەڵێ هەڵبەڕین و دابەز و هەڵبەز و دابەسێ کرد و دوورەکەوتە لە چالاکیەکان بۆ ئەمە پێشنیارێکمانە بە بەڕێوەبەری گشتی و ئەویش پێی باش بوو کە لێکۆڵینەوەیان بە دواداچوونی باشتر بکات بۆ مۆزوعەکە و بەلایەن یعنی کۆمەڵە پسپۆر و شارەزا دانیشتنکەن و بە شێوەیەکی علمی خلان سلبیات و ئیجابیەکانی تەلەڤیزۆن و سکرینەکان بۆ مناڵان بۆ ئەمە بەسەر پسپۆری دەرونیمان بان کرد پسپۆری کۆمەڵایەتی مامۆستایانی زانکۆ بۆ هەردوو بابەتەکە بە سێرکردنی تەلەڤیزۆن لە دایانگەکان و بەکارهێنانی زمانی بیانی و بۆ دوای چەند جارێک کۆبوونەوە نوێنەری دایانگەکانی تیابوو توێژەرانی کۆمەڵایەتی لەو کۆبوونەوەیە هەبوون هەموو یعنی کۆمەڵێک گفتوگۆ کرا و چەند سەعاتێک دانیشتن کەوتنە ئەو قەنەعەتە و بڕیاریانە کە بەکارهێنانی تەلەڤیزۆن لە دایانگەکانە شتێکی نەشیا و نابێ بەکاربهێنرێ ئەویش یعنی بۆ زیاتر سوودگەاندنی مناڵ بە چەخ مەشغوڵکردنیان بە کار و چالاکی زیاترەوە شتێک کە علمی بێ و لە ئێستا سکرین شۆ بەکارهێنرێ ینی با بڵێ داتا شۆ ئەتوانین بەکاری بێنن مناڵان
بۆ مەرجیانی بۆ سەروسیە ساڵ بێ و بەلایانی کەم و مانگی جارێک و ئەش بەس بۆ بابەتێکی زۆر ئەلمی و پێویست بکەم مناڵەکە لە ڕێی ئەو سکرینەوە بیبینێ شتەکان چۆنیە تا ئەمیش بتوانە جارێکە دووباری کاتەوە بەکاری بێنێ و لە هەمان کۆبوونەوە شاورادا کە زمانی بیانیش لە دایانگەکانە قەدەخەکرێ و گرنگی بە زمانی دایک بدرێ چکە مناڵی خواردەمەند 4 ساڵ باشتر وە زمانی دایکی فێر بێ اینجا زمانێکی کە فێر بێ. گەڕایەوە لە پێشەوەی کە بڕۆین باسمان لە نیشانەکانی ئالوودەبوون کرد بە شاشەوە بەڵام لە پاش 2 ساڵەوە دەڵێت دەکرێت مناڵ لە ڕۆژێکە کاتژمێرێک بە دیار شاشەوە بەسەر بەرێت جا هەر جۆرێکی شاشە بێت. دکتۆر خالیت ئەو کاتژمێری کە مناڵ بەسەریە بە دیار شاشەوە لە پاش 2 ساڵیەوە ئەکرێ باشی بەکاربێنرە یا خۆ یارمەتی فێربوونی مناڵ بدە؟ طبعا ئەوەی کە لە دوای 2 ساڵ کە ڕێگە پێدراوە بەپێی با بڵین WHO و هەم ئەمریکن ئەکادیمی کە دایناوە ئەو لە 18 مانگی داناوە طبعا ئەبێت یەکەم ئەو سەیرکردنێکی مەحدوود بێت یعنی تۆ هەدەفێکت هەبێت لە پێش ئەو سەیرکردنەوە مناڵ تۆزێک زەحمەت لە شتەکانتی ئەگات بۆ یەکە پێویستەکات کە دایک و باوکە لەگەڵ دابنیشێت هەتاکو بتوانێت ئەو ئاماژانەی کە هەیە لەو سەیرکردنە لە مناڵەکەی بگەێنێت چونکە ئەگەر کەسێکی گەورتر نەبێ ئاماژەکان کە تایەتی بە مناڵەکەی بگەێنێ مناڵەکە خۆی بۆ خۆی تەفسیری بۆ ئەکات ئەم تەفسیرکردنی مناڵەکانی جاری وایە کاریگەری خراپی هەیە بۆی بەڵام ئەگەر سەیرکردنەکە سەیرکردنێکی مەحدوود بێت پرۆگرامێکی تایبەت بێت دایک و باوکەکە بە هەدەف بیانێ مناڵەکان لە ڕێگەی ئەم سەیرکردانەوە سەیری کۆمەڵێک شت بکەن ئەتر ئەو شتە شتێکی پەروەردەیی بێت شتێکی زانستی بێت کە گونجاو بێ بۆ تەمەنی خۆی فێرکردنی بە نمونە مناڵەکەی دوای 2 ساڵ تووشی فێری تۆیلێترینین بێت چۆن فێری بکات پیسایی و میز لە خۆی دوور بخاتەوە بە شێوەیەکی ئاسایی وەکو کەسێکی با بڵین کە دوای 2 ساڵ ئەبێ فێری ئەوە بکرێت بۆ نمونە لە ڕێگەی شاشەوە هێنێ چەند ڤیدیۆیەک هێنێت سەیرەکات سەیری کە ئەم مناڵ بچووکە چۆن خۆی فێر ئەکات بۆ نمونە لە مجتەمەع ئێمە مەسەن دایک و باوکی مناڵەکەی فێری نوێژ بکات لە ڕێی ڤیدیۆیەک هێنێت کە لە شێوەی ئەفلام کارتۆنە چۆن فێریەکە ABCD فێری ڕێنگەکانی کات ئەم دایک و باوکە تەحدیدی ئەکات چی پیشانی مناڵەکەی بە بەس بەداخەوە کە ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمەیە زۆر جار یعنی مناڵەکان و گەورەکان هەمویان سری یەکنەوە شتەکەن لە کاتێکا جاری وایە فلیمەکە خۆی نووساوە مەسەن زائید 13 زائید 16 زائید 18 بەبێ گوێدانە ئەوە سەیەکی مناڵەکە سەیرەکات. طبعا ئەوەشی کە باسی کرد جەنابی دکتۆر هەموو ئەو شتە فێرکارانە لە ڕۆژەکە ساعتێک زیاتر نابێت 1 ساعت بە هەموو جۆرەکانی شاشەوە جگە لەوانی کە باس کرا بۆ نمونە شاشە ئەگەری هەیە لە مەسەلەی تەمبەڵی جەستەیی و مەسەلی ئۆتیزم و نەخۆشیێک کۆمەڵایەتەکان و تێکەڵاو نەبوونی خەڵک و خوڕەفتاری خراپ ئەکرێ لەسەر خەو و کواڵیتی خەو دەوری هەبێ؟ طبعا شاشە ئەو با بڵین وەیڤانی کە دەرەچێت لە شاشە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر دەردانی هۆرمۆنی میلاتۆنین کە بەرپرسیارە لە خەو بۆ یەکە ئەو مناڵانەی کە تەنانەت یعنی بۆ کەسە گەورەکانیش باشتر وایە 2 ساعت پێش خەو سەیری شاشە نەکەن چونکە یەکێک لە هۆکارەکانی خەوزڕاندن لە مناڵ و لە گەورەش بریتە لە سەیرکردنی شاشە چونکە ئەبێتە هۆی سەپرێشن یاخود مەناکردنی دەردانی ڕژێنی خەو ئەمە لە ڕوویەکی ترشەوە زۆر جار مناڵ کە سەیری ئەو شتانەکە کە لە شاشە هەیە زۆر جار لە شێوەی خەو بۆیەتەوە بە نمونە سەیری ئەفلام کارتۆنێکی ترسناکە سەیری فیلمێکی ترسناکە ئەمەش بە شێوازێکی تر کاریگەری هەیە لەوەی کە مناڵەکە خەوی ناخۆش ببینێت ئەو شەباحە ئەو نازانم شتێک ئەو سەری کرۆ جارێکی تر بێتە خەوکە و خەوی لە تێکبات بۆ یەکە بەتەکید کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر خەوی مناڵەکە هەیە لە هەمان کاتە ئەو مناڵانی کە بە شەو بە دیار شاشەوە دانیشن کەسێکی خەواڵون بە ڕۆژە خەویانێت توانای ترکیزیان نییە ناتوان بە باشی گوێ لە مامۆستا بگرن کاریگەریکی تریشی با بڵین کە خراپی شاشە لەسەری هەیەی جگە لەوەی کە تەرکیزی ناڵێ بۆی کە خەویە چونکە شەو نەخەوتووە ئەمەش کاریگەری شاشەکە بوو لەسەری خەوێکی ناخۆشیشی بنواز بەماندی و بێتاقەتی و بێزاریەکە لە هەمان کاتە مناڵ بەهۆی ئەوەی کە سەری شاشاکە و شاشەش زۆر بە سریعچی بیوە ئیکات
جۆرێک لە پەلەپەل بەو کەسە دروستەکات لە حیاتە مەسەڵەن تااقەت نییە بە دیار مامۆستا و ساعتێک 40 دقەدان شێ گوێ بگرێت جۆرێک لە بێزاری و لە تەمەڵی بۆ دروستە بێت یەکێک بێت لەوانی کە توانای خوێندنەوەی نامێنێت چون ئەو لە شاشە ڕاهاتووە بۆیە کە ئەبینی مەسەن خوێنەری کتێبکەم بووە ئەوەندەی کە خەڵک ئالوودەیە بە شاشە ئالوودە نییە ئەو مناڵانە ناتوان پێش وەختی خۆی واژبەکانیان خوان بکەن جا سەرباری ئەو پشتاری کە جنابی دکتۆر ئاماژەی پێدا یەکێک لە کتێبە باشەکان لە کتێبخانەی کوردیە کە بەداخۆ خەڵک تااقەتی خوێنەوەی نەماوە لەبەر ئالوودەبوون بە دیار شاشەوە ڕێنمایی و چارەسەری دەرونی کە پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەراچەتایی نووسیوێتی و بەشێکی ئەم کتێبە چاپتەرێکی تایبەتە بە ئالوودەبوون بە شاشەکانەوە بوختەی و باسانە لە بەڕێز دکتۆر کەریم شەریف قەراچەتانی خۆیە بیستین دەچینە خزمەتی ئەو ئەگەڕێنەوە خزمەتی ئێوە یەک پرسیاری زۆر گرنگمێ کە لاوانەیە ئێستا پرسیاری ئێوەش بێ وە گوتمان لەسەر و 2 ساڵەوە بە هیچ شێوەیەک تەماشای خوارد 2 ساڵەوە سپاس بۆ دکتۆر خان لە خوارد 2 ساڵەوە بە هیچ شێوەیەک تەماشای شاشە نابێ بکرێ و لەسەر و 2 ساڵەوە تەنها 1 سعات لە ڕۆژێکە بەڵام و پرسیارەوەی بۆچی لە خوارد 2 ساڵەوە هیچ ڕێگە پێ نادرێ بۆ وەڵامی و پرسیارە گەڕێمەوە خزمەتتان ئەزانی کاک دکتۆر من دەیان مناڵیان لە ماوەی ئەم چەند ساڵەیە بۆ هێناوین تۆقیوە شەوە تا بەیانی لەگەڵ دایک و باوکی لە ژووری خۆی ناکەوێت ئەچێ لای دایکەوە سەیری فلیمی جنۆکەیان دروستکە تەسەورکە فلیم ئەنواع فلیمیان دروست کردووە کابرایە ساحرە مردوو زینوە کاتەوانێت ئەمووی خوێن و یعنی شکلێکە گەورە لێتە ئەنواع شی ترسناکی تیا ئەم مناڵانە کە سەیریان دەکەن شەویەتەوە خەونیان کە هاتە خەونیان تووشی کابووسە بێ ئەتۆقێت ڕەنگی یاوەتەوانێ بڕوا و هەبێ من مناڵیان هێناوە 5 ساڵە 5 ساڵ مناڵی ڕەوزێ تووشی سەدمە بووە کوڕێکی خزمیان گەورەترن لە ڕێگەی ئەم ئایپاتەوە یا ئەم ئایفۆن و نازام ئەوە ڕسمیشتی جنسی پیشان ناوە کە تاوانە مناڵێکی 5 ساڵم شتانە ببینە دەیان شتی ئاوا ناشرین دروست بووە کە اینجا سەرڕای ئەوە ئێمە نەزەریەکمانی تیۆرێکمان هەیە لاساییکردنەوە تیۆری لاساییکردنەوە زاناکە نای بەندۆرایە ئەوەی ئیسپات کردووە کە مناڵ شتی شەڕخواز دەبینێ ئۆتۆماتیکیان لاسایی دەکاتەوە وەرە مناڵەکەی تۆ باسی شەڕە بۆ کەسگا پاس 5 دقیقە فلیمەکە تەواو بوو بە مناڵە بچووکەکە تاچێتی هەڵێ کەواتە زۆر ڕەفتاری شەڕخوازی زۆر بەهای قیەمی نادروست وەکو درۆکردن وەکو دزیکردن فێڵکردن زۆر جارێەوەی لە فلیمەکانە ئەیبین لە بەرنامەکان ئەیبین لە ڕۆژیانی واقعیە تەطبیقەکەن من خەڵکێکی زۆر بینی و بە جێوی جیراوم لە کۆ فێر وتاوانی گەورەی کردووە کە مەقابلەمان کردو لە سجن ئەڵەوەڵا لە فلان فلیمە لە فلان مسلسلە لە فلان ئایتە پاتە نازام لە فلان یعنی ئەمە لە هەنی کۆمەڵایەتێکە لانی هەڵچوونی تووشی ترسێکی زۆرە بن تووشی قەلەقێکی زۆرە بن تووشی دڵڕاوکێکی زۆرە بن کاکە مناڵێکی 7 ساڵان چۆنە بێ ڕسمی داعش و سەربڕین و کوشتن و ببڕین بینە جاران کە سەدامی ئەعدام کرد لە زۆربەی نەکانە هەیە ئێستا خەتەرترین شتەوەیە لایف ئەڕوا کابراز فیشانیا سیارە تەقلێل یا خەڵ کەمری و خوێنەکەی ئەمە ئەکوژرێ ئەمانە هەمووی بۆ باری دەرونی مرۆڤ زۆر خەتەرە بە تایبەتی بۆ مناڵ تووشی ڕەشبینیەکە تووشی ترس و قەلەقێکی زۆریەکە لەلانی جەستەیەوە زەرەری لێیە خۆ جەنابە دەزانی ئێمە هەندێک نەخۆشیمانی پێڵێن نەخۆشی سایکۆسۆماتی جەستەیی دەرونی ئەم جەستەی دەرونی ینی سەبەبەکەی ڤایرۆس و میکرۆبەمانە نییە قەلەقە ترس و خەم و خەفەت و دڵە ڕاو چیە ئەمانە کۆکەیتەوە لە ناو کۆبێتەوە پاش ماوەی تووشیەکی لە نەخۆشی جەستەیەکانە بنەمە جەستەی قورحی مەعیدێ قورحی دوانزەگرێ قۆڵۆنە ئازاری پشتە ماسوولکەکانە جەڵتەیە ڕەبۆیە چیە هەمووی ئەمانە ئەچێتە خانی نەخۆشیە سایکۆسۆماتەکە اینجا ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەم هەموو شتە ترسناکە و پیشانێن والله من بەبییر مێجان لەم سلێمانی لە گەڕێکیە بووین لە ساڵێکایەکێ نامرد بە قورآن کە بمردا هەر بەو ناوێ نەمێنێ بڕۆن ئێستا هەموو شێ 2000 مردوو پیشانێت لە توپەت کراوە ئەمە ئەم شەو کە بینیمان ئەمەی دوو گەنجی میسرین لێ یەخۆن و یەکسەر هینیان کردوێتەوانێ ڕاستەوخۆ دامەکەن وەکەو نەژێن حتا مردنمان پیشانێن بە ڕاستەوخۆ یەکێ نوێژەکە یەکسەر ئەمرێ ئەزانی و چەند ترس و دڵڕاوچە چەند مناڵ هەیە لە ئەنجامی وەڵێ ئەوەی بینیوە دایکێڵێ ئێستا ناڕوا بۆ مەکتەب بڵێ نەوەک بمری ئەی بن چی بکەم لای چێ بمێنمەوە ئەم مناڵیش لەو تەمەنە نازانێن بر معقولە زەلامی ئاوی لە پڕ نەمێنێ بیخەیتە ژێرگەڵەوە ئەمانە ئەگەر بە درێژخایان سەیریکەی وەڵڵی ئەوەندە کاریگەری خراپ و نەرێنی هەیە لەسەر دەرونی مناڵەکانمان ئێستا دەرناکەوێت دوای چەند ساڵێکتی دەرەکەوێت
ئەجا بەداخەوە جاگەر ئەمە زەبت نەکرێ و خێزان نێ خشتێکی بۆ دابنێ و دایک و باوک متابعی مناڵەکانیان نەکەن جارە نەیانگو زائید هەژدا و نێندێ لە شت ئەمە هەبوو بۆ ئەوروپا بەزەوە مناڵەکانە خەوتن اینجا زائید هەژداوانەی کە کەسانی لە هەژدە ساڵ بەرەوژوتن سەیدارەکە بەڵام ێدار کوردستانە عکسیەوە بۆ تۆ ئەبێ بڵین ناقیس هەژدە چکەوەی هەژدە بەرەو ژوورە خەوێ هیلاکە مناڵەکانیان سەیرەکەن تەلەڤیزیۆنەکە کوژێنەوە ئەم ئەنە هەمووی ئەگەر بیری لێ بکەیتەوە خۆمم کۆمەڵگاکەمان کەم درزوو دەلاقیتەیە ئەمەشی بێتە سەر بۆیە بڕۆ بە قوتابخانە خوێندنگاکان بزانە شەڕ چەند زیایی کردو عودوانی چەند زیایی کردووە گۆشەگیری ئاسی خوێندن چەند هاتۆتە خوارەوە من خۆم نەزەری پیاجە بۆ نمونە قۆناغی دووەمی لە 2 ساڵ بۆ 7 ساڵە کۆمەڵە شتێ بیزان من چوون بە فعلی لە قوتابخانەکان کردم بڕوا و هەبێ بڵێن 5 ساڵ 6 ساڵ لەگەڵ مناڵێکی ئەوروپیا لە دواون جا ئەمەشی بێتە سەر دەبێت چەندی تر بێ ئەمانە ئیتر خۆتۆ کۆمەڵگاش چیە کاکە ئەوانن داهێنەرەکانمان ئەوانن پیا و ژنی دوا ڕۆژ و ئەوانن مەسوولەکانمانن اینجا ئەگەر ئاگامان لێی نەبێ و زەبت نەکرێ و کەناڵەکانی ڕاگەیاندن یاسا لە پەرلەمان دەن نەچێ و تەنزیمێمانە نەکە وەڵڵاهی پاشە ڕۆژێکی باش نابێت. هاتیرەوە خزمەتتان دکتۆر خالید ئەو تۆ منیش ڕاست کردەوە لە چوومە ناو مۆزوعەکە حەماسە گرتبوومی لە خوار 2 ساڵەوە ڕێکخراوی تەندروستی جیهانیاڵێ بە هیچ شێوەیەک مناڵ نابێت بە دیار هیچ جۆرێکی شاشۆ دابنێ ئیتر بە تەلەڤیزیۆنەوە بە ئایپادەوە بە ئایفۆنەوە بە هەموو جۆرەکانی سامسۆنگ و ئەهواوی و ئەندرۆیدیشەوە هۆکار چییە بۆچی لە خوار 2 ساڵەوە سفرە؟ لە بدایت و پێشێکی بەرنامەکەدا باسی ئەوت کرد کە گەشی مناڵ بە تایبەتی لە خوار 5 ساڵەوە گەشەیەکی با بڵێن لەو تەمەنای گەشاکات و بە تایبەتی 2 ساڵ یەکەم 2 ساڵ یەکەم تەمەنی گەشەکردنی کۆندامی دەمار و بە تایبەتی مێشکە طبعا لەم تەمەنایە مناڵ فێری قسەکردن بێت لەم تەمەنایە مناڵ فێری تێکەڵاوی و کۆمەڵایەتیە بێت لەم تەمەنایە مناڵ فێری ئاماژە کۆمەڵایەتەکانە بێت بەسەرکردنی شاشە مناڵەکە ناتوانێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە بتوانێت ڕەبت دروست بکات تۆ 2 ساڵ ئەگەر نەیتوانێت ڕەبت دروست بکات دوای 2 ساڵ تۆزێک زەحمەتە بێ بووی چونکە ئەم تەمەنە تەمەنی هەموو تەمەنێک ئەبێت تۆ ئەو شتی کە پێویستە تیا فێر ببی ئەگەر فێر نەبووی دوایی بە زەحمەت فێربی بۆیە ئەم تەمەنە ئەو تەمەنەیە کە مناڵەکە بێ فێری عیلاقات و پەیوەندی کۆمەڵاتیەکان بێت فێر نابێت پێویستە فێری خو نەدێتی ئەو کۆمەلگایە بێ ئاماژەکان بێت کە لە ڕێگەی دایک و باوک و دەوروبەرەوە وەرێگرێت بەڵام ئەم لە ڕێگەی شاشۆ هینی چەند مجتەمەعێکی تر چەند با بڵێن خەڵکانێکی تر کە لە غێری کۆمەلگاکەی خۆی هەبێتی وەرەگرێت ئەمە جۆرێک لە کۆمپلێکتی بۆ دروستەکە لە مێشکیان تێکەڵاوی بەسەرەکە ئەم مناڵەت توانای تەحلیلکردنی ئاماژەکانی نییە کە لە شاشەوە دەرەچێت و لە هەمان کاتە تەمەنێکە بۆ ئەوەی کە تەمەنی پژاندنی قسەکردنە زمانیەتی بەڵام ئەو بە دیار شاشەیەکەوە بەبێ ئەوەی کە قسە بکات وەری ئەگرێت بۆیە کات سەرێکی لە ڕووی قسەکردنی شۆ دوا ئەکەوێت فێری قسەکردن نابێت چونکە ئەم بە دیار شاشەیەک و دانیشتووە بەبێ ئەوەی کە ئاماژە چونکە ئینسان لە ڕێگەی ئاماژەکان و پەیوەندی کۆمەڵەکانەوە زیاتر فێری قسەکردن نەبێت هەتاکو لە ڕێگەی ئەوەی کە لە شاشە وەرێگرێت بۆیە کە دوو جۆر کەسێ دوای ئەمانە وایان لێت مەسەلەن ناتوانێت بەڕوویای خۆی فێری زۆر شتەکان ببێت لە ڕێی ئاماژەکانەوە فێر بێت بە دیار شاشەیە خۆدانی سەرێکی لە ڕووی کۆمەڵایشۆ جۆرێک لە عەزلی بۆ دروزێ بێت لە من عەزلی بۆ دروزێ بێت جۆرێک لە دیپرێشن و تێکەڵاو نەبوونی بۆ دروست بێت هەرم ڕێبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی سێ شتی دەستنیشان کردو کە لە پێشەشی بەردامەکەەوە بینیتان مەسەلەی تەمەڵیمانە بە دیار شاشۆکە لەگەڵ دکتۆر خالیدا بە سوپاسەوە چەرێک عەزەتمان ناوە باسی یەکەین مەسەلەی خەوێشی کواڵیتی باشە ئێمە لە وەرزی یەکەمی چارە باسمان لە بێخەوی کردووە بە کامل وردەکارەکانیەوە هەر کەسێک ئێوە دەربارەی خەو کواڵیتی خەو هەم لە مناڵەوە هەم لە گەورەیە زانیاری وەرگێت توێ بگرێتەوە بۆ ئەرشیفی بەرنامەی چارە و یوتیوب کە لەوێ بەرنامەکانمان هەیە بەڵام یەک پرسیاری کۆتایی و کورتم هەیە دکتۆر خالید لێرەیە سیوێتی مناڵی خوارد و ساڵیش پێویستە لە ڕۆژێکە 30 خولەک جوڵەی هەبێ سەرباری هەموو خراپەکانی شاشە لە تەمەڵیە بەرامبەر بەوە جوڵە ئەو گرنگی هەیە لە تەمەنی مناڵیشەکە لە گەورەیە هەیەتی بەتەکیت جوڵە هۆکاری گەشەکردنە طبعا هۆرمۆنی گەشە لە کاتی جوڵە ڕاکردنە جوڵە و حرەکەیە دەرەیرێت کە ئەمەش هۆکاری گەورەبوونی باڵا و مناڵەکەیە جوڵە هۆکارێکە لە هۆکارەکانی دروستبوون و ڕلیزی ڤایتامین دی
کە مەسن ئەوانەی کە هەر لە جێگا بن نەجوڵێت هۆکارێکە لە هۆکارەکانی کە ئێسکی بەهێز نەبێت پتە نەبێت ئێسکی ئەپوکێتەوە جۆرێک لە پوکانەوەی تووشە بێت لە ڕووی بەکارهێنانی ماسوولکە ئەگەر تۆ ماوەیەکی دوور و درێژ یعنی ماوەیەکی دوور و درێژ ماسوولکە بەکارنێنی ئەو ماسوولکانە زەعیفە من توانای هەڵگرتنی هەیکەلی جەستەیان نابێت مناڵەکەس بە جۆرێک لە خمولی بەهێزی توانای ڕاکردنی نیە زوومان دووە بێت چێ بۆ بازار ئەبێ بەهۆشی بگرن یا ئەبێ بە عارەمانە سەریکەن لە هەمان کاتە نەجوڵاندن ئەبێتە هۆی کۆکردنەوەی کۆمەڵێک مادەی زیانبەخش لە جەستەی ئینسانە ناکرێتە دەرەوە هۆکارێکە لە هۆکارەکانی نەجوڵان ئەبێتەوەی توشبوونی قەبزی کە زۆرێک لە گرفتی دایکانە کاڵە مناڵەکان بەدەستی قەبزی و ئەمەش بەهۆی نەجوڵاند و جوڵە بۆ خۆی ئەوەیە کە هۆکارێکە لەوانەیە لە قەبزی مناڵەکە ڕزگارەکە گەشەی پێ ئەکات نەجوڵان یەکێکە لە هۆکارەکانی کە مناڵەکە جۆرێک لە تێکچوونی خەوی تووشەکە چونکە هەر دانیشتووە بەڵام ئەگەر ماندوو بێ هیلاک بێت خەوێکی خۆشیێ بێت وەکو دکتۆر باسی کردەوە هەموو سوودەکانی جوڵێ لە هەر لە قەبزی لە خەوی خۆشەوە کە نامڵین قەبزی نامێنێ خەوی خۆشە بێ گەشەی خێرا بێ ئێسکی بتەوە بێ ماسوولکەی باشترە بێ مەزاج و تااقەتی باشترە بێ هەمیشە من وەکو هاوڵاتی وەکو نیشتیمانێکی وڵاتە ئەو کەسێک کە کەمکەمە ئەخوێنمەوە وەکو پێشکەشکارێک ئامۆژگاری دایک و باوکم کردووە کە مناڵەکانیان لە زووترین کاتە بەرنەدایەنگە زۆر کەسەڵە من نای بەمەدایەنگە لە بەرەوەی کە لای دایکم بەجێڵمی لای خەسووم بەجێمە خوشکەکەم بەڵام هەمیشە وەڵامەکەی منەوە بۆ هەرگیز دایەنگە بەدیلی ماڵەوە نییە چونکە مناڵ فێریشتی ترەکرێ جالام ئەڵلقەی چارە بەسپاس وەرشی لە دایەنگەکان کە هاوکاریان کردی لێرە کارەکەی لەم دایەنگەیە باشترین دایەنگەی شاری سلێمانیە جۆرێک لە وەرزشیان هەیە بۆ مناڵانی زۆر بچووکیش و خانمیشانەیە کە تۆژێری کۆمەڵایەتی ئەویش باس لە وەرشەکانەکات و بە بینی هەندێک لە وەرشەکان شادمانتانەکەین و پاش ئەو ئانیمێشنەکە بنن دەربارەی کۆنتڕۆلکردنی شاشە و ئەگەڕێمەوە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە بزانن چۆن مۆبایلەکانتان لێ بکەن کە مناڵەکەتان نەتوانە ڕۆژەکە ساعاتێ زیاتر بەکاری بێنێ ئەگەڕێمەوە خزمەتتان. ئەمڕۆ باس لە وەرزشکردن ئەکەین لە لای مناڵان طبعاً ئەگەر بیدایەت پێناسەیەکی وەرزش بکەین بە شێوازێکی گشتی وەرزش جوڵە و یاریکردنە کە بەشێکی دانەبراوە لە دنیای مناڵان گرنگێکی زۆری هەیە بینە سەر گرنگیەکانی لە زیاد لە چەند لایەنێکەوە گرنگی هەیە ئەویش یەکەم لە ڕووی جەستەیەوە پێکهاتی لەشی مناڵەکە بە شێوەیەکی گشتی بەهێز ئەکات پاشان ماسوولکەکانی دڵی بەهێز ئەکات توانای مناڵەکە وا لێ ئەکات وردە وردە باشتر بێت بۆ زیاد لە چەند کارێک ئامادەیەکات و بێچکە لە ماسوولکەکانی دڵی ماسوولکەکانی جەستەی بە شێوەیەکی گشتی بەهێزەکە گەر بینە سەر لایەنە دەرونیەکەی توانای لێوردبوونەوە یعنی وردە وردەوا لە مناڵەکە گەشە بە توانای لێوردبوونەوە تەرکیزی بدرات و بیر و مێشکی فراوان ئەکات پاشان متمانەی بەخۆی زیاترە بێت چونکە لە هەر یاریەکە ئەم مناڵە ڕۆڵی ئەبێ وای لێکە متمانەی بەخۆی زیاتر بێ ئەمە لای مناڵەکە ئەچەسپێنێک کە بەدەستهێنان پێویستی بە هەوڵ و ماندووبوونە هەموو شتێک لە خۆ بەدەست نات بۆ نمونە مناڵێک پێشبڕکەیەک ئەکا وای لێ ئەکات یعنی وردە وردەوا لە مناڵەکە کە ئەگەر هەوڵێک نەیە ئەو سەرکەوتنە بەدەست ناهێنێ کە لەو کاتەیە ئامانجیانم ئەگەر بین لە ڕووە کۆمەڵایەتیەکەوە قسەی لەسەر بکەین لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بە هەمان شێوەی لایەنە دەرونی و جەستەیەکە گرنگی زۆری هەیە ئەگەر بڵێن زیاتر نەبێت کەمتر نییە یان وەکو ئەوانە بەتایبەت وەکو لایەنە دەرونیەکە پەیوەندی کۆمەڵایەتی مناڵان زۆر بەهێز ئەکات چونکە بەهۆی وەرزشەوە مناڵ تێکەڵاوی یەکتری ئەبن وای لێ ئەکا وردە وردە لەگەڵ خەڵکانی ترا تەعامل ئەکات لەگەڵ خەڵکانی ترا مامەڵە ئەکات لایەنێکی تر فێری ڕێزگرتن لە ڕێسا و ڕێنمایەکانی وەرزشکردنە بێت چونکە هەر وەرزشێک بەشی خۆی کۆمەڵێک ڕێسا و کۆنتڕۆڵکردنی تیادایە
پاشان وای لێت لەو ڕێچاوڕێنمایانەوە فێری کۆمەڵێک بەهای زۆر گرنگ ئەبێ فێری ئەوە ئەبێت ئارام بگرێ فێری ئەوە ئەبێ خۆشەویستی لەگەڵ هاوڕێکانی وردەوردە پێیا بکەم بۆچی خۆشەویستی لەبەرەوەی لە خاڵی چوارە وەرزشکردن وا لە مناڵ ئەکات فێری ئیشی بە کۆمەڵ ببێ هەندێک وەرزشمان هەیە مناڵەکان بە گروپ ئەنجامیەدەن ئەمە وای لێ کا مناڵەکە وردەوردە فێری هاوکاریە بێکەوەتە ئەمە بەهایەکی گرنگمان لا چەسپان فێری خۆشەویستیە بێ فێری ئەوە ئەبێ ئەگەر هاوڕێکانی خۆش نەوێ گروپەکەی ئەوان سەر ناکەوێت ئەگەر هاوکاریان نەکە گروپەکان سەرکەوتو نابێت هەموو ئەمانە پێچەوانەی بابەتێکی ترە کە ئەویش بەکارهێنانی ئایپاد و مۆبایلە لە لای مناڵان طبعاً هەمومان ئەزانین ئەمە بەشێکە لە دنیای تازە مەسەلەکە خۆی چەسپاندووە ئێمە ناتوانین بڵین مناڵ بە هیچ جۆرێک نابێ ئایپاد و مۆبایل بەکاربێنێ بەڵام جیاوازیەکە لە چیایە لەتوانێت کۆنتڕۆلکردنایە هەندێک ئایلە هەیە هەندێک خێزان هەیە کە باشتر ئەتوانن مناڵەکان کۆنتڕۆل بکەن وەکو لە هەندێک خێزانی تر یعنی مناڵێک کە تۆ دای ئەنیشێنی بەدیار ئایپادێک یا مۆبایلێکەوە زۆر جیاوازە لەوەی مناڵێک تاقەکانی کۆنتڕۆڵەکەی تاقەکانی ئاراستاکەی بەرەو وەرزشی ئەبێ یا بەرەو چالاکیەکی تری جەستەی بێ دەرونی بێ هەر چالاکیەکی تری جەستەی تەرکیزی ئەبێ زۆر گرنگە چونکە پێچەوانی ئەوەی کە باسمان کرد وتمان لە وەرزشکردنە مناڵ پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزە بێ بەڵام لە کاتی بەکارهێنانی شاشەکانە ئیتر ئایپاد بێ مۆبایل بێت هەر بابەتێکی تر بێ وا لە مناڵەکە ئەکەی کە تۆ پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە بێت مناڵەکە وای لێت کاتێک میوانی کیانە تەنها ئایپادەکەی خۆشتر ئەوێ لە هاوڕێکانی تری لە خێزانیشە بە هەمان شێوەی لێت ئەو نەگرنگی بۆ ئایپاد و مۆبایلەکە ئەبێت ناحەقیشی نییە شاشەیەکی جوانە یەک دنیاێنی ڕەناوڕەنی تایە بەڵام ئیتر وای لێ ئەەکەی وردە تاقەکانی ئەم مناڵە خۆی کۆنتڕۆلی خۆی ئەکا لە بریەوەی ئێمە ئاراستێ بکەین بۆیە زیانێکی زۆری پێ ئەگەینێ ئەمەش بەشێک بوو لە زیانەکانی ئایپاد و مۆبایل. بەکارهێنانی شاشە ئەلکترۆنیەکان یەکێکە لە گرنگترین بابەتەکانی ئێستای جیهان کاتێک سەیری ژماری ئەو ئامێرانە دەکەین کە شاشەیان هەیە ئەو کاتە تێدەگەیت کە بۆچی پێویستە نیگەران بیت تەلەڤیزۆن و لاپتۆپ و تابلێت و تەنانەت لە ناو ئۆتۆمبیلەکانیشماندا شاشە هەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بەکارهێنانی زۆری شاشە ئەلکترۆنیەکان بەڕاستی کاریگەریان هەیە لەسەر مناڵەکانمان کۆنتڕۆڵکردنی کاتەکانی سیرکردنی شاشە لەوانەیە کارێکی ئاسان نەبێ لەبەر ئەوەی شاشەکان لە هەموو شوێنەکەن بەپێی توێژینەوەکان چەند ڕێکخراوێکی گەورەی تەندروستی پێویستە ئێمە زۆر وریابین و ئاگەمان لەو کاریگەریانە بێت کە سیرکردنی شاشەکان لەسەر مناڵ دروستی دەکات بەتایبەتی ئەو منداڵە بچووکانەی کە تەمەنیان لە خوار 5 ساڵانەوەیە ئەو تەمەنە سەرەتای مناڵیە کاتێک منداڵ تێیدا بە خێرایی گەشە دەکا و دەکرێت شێوازی ژیان و ڕەفتار و هەرموو شێوەکانی تری کە سوودی هەبێ بۆ تەندروستی مناڵەکە گۆڕانکاری بەسەردا بێت. زۆر سپاس دکتۆر بەڵام بۆچی پێویستە ئێمە شێواز و ژیانمان بە شێوەیەک ڕێک بخەین کە ببێتە هۆی ئەوەی مناڵەکانمان کەمترین شاشەی ئەلکترۆنی بەکاربێنن لەبەر ئەم چەند هۆکاری خوارەوەیە زۆر سیرکردنی شاشەواتە کەمترین یاریکردن و کات بەسەر بردن کەواتە هۆکاری یەکەم پێویستی بە بیرکردنەوە نییە بەڵام ئاشکرایە کاتێ منداڵ سەرقاڵی سیرکردنی شاشەکان دەبێ ئەو کاتە گنیجی و بایەخ بە شتەکانی چواردەوری نادات سروشت کاریگەریی گەورەی هەیە لەسەر شێوازی ژیانی ڕۆژانەمان هەرگیز ڕۆژێک تووشی خەمباری و دڵتەنجی بوویت و چوبێتی بۆ ئەو کەنار دەریایی کە حەزلێتی و دواتر هەست بە باشبوون کرد بێت کەواتە کارەکە بەو شێوەیە ئەوەی سلمێنراوە کە کاتێک مناڵەکان تێکەڵی سروش دەبن و کاردانەوەیان بۆی دەبێت کەمتر تووشی سترێس دەبن و تووڕەبوونیشان کەمتر دەبێتەوە ئەمە یارمەتی دەردەبێت بۆ ئەوی دواتر تەرکیز و بە ئاگاییان زیاتر بێت ئەماژمانەی وایە کە هەتا زیاتر سەیر شاشەکان بکەیت کەمتر ئەزمموی ئەو کەسە سروشتیە تەندروستیەکە دەکات کەمتر دەتوانێت بە شێوەیەکی تەندروست دەدەرەوە یاری بکات لە ڕاستیدا پسپۆرانیان بوارە ئەوەیان سەلماندووە کە کاریگەرەکانی زۆر سیرکردنی شاشەکان ڕێک پێچەوانی کاریگەرەکانی سروشتە لەسەر منداڵ بەتایبەتی لە بابەتی تووڕەبوون و تەرکیزکردنیاندایە چونکە سروش منداڵ هێور دەکاتەوە و ئارامی پێدەبخشێت لە کاتێکدا شاشەکان ئاسی سترێسی زیاتر دەکەن و کە تایبەتیشی بەردەوام دروست دەکات و مرۆڤ وا لێ دەکات بەردەوام کە ئابەی هەبێت نەکەرەوە بەڵکو توانای مناڵ بۆ تەرکیزکردن زۆر کەم دەکاتەوە و ناتوانن بە شێوەیەکی گۆنجاو و مامەڵە لەگەڵ جیهانی دەوروبەریان نابکەن ئەمە ژوایان لێ دەکا کە بەردەوام ڕخنە لە شتەکان بگرن چەند توێژینەوەی کراوە کە ئەویان سەلماندووە سیرکردنی شاشە ڕێژێکی گەورەی وزەی مێشکی مناڵە ناو دەبات یەکێکی لەو ڕێگە هەر خێرا و ئاسانانە بۆ ئەوەی ئەو وزەیە وونە بگەڕێتەوە تووڕەبوونە کامەش لە کۆتاییدا وایان لێ دەکا خۆی پێوە بگرن
تووڕەبوون ویان لێ دەکا ئەو وزەی مێشکیان بۆ بگەڕێتەوە لەو کاتێککە پێویستیانە بە مانایەکی تر دەبێت زۆر چاڕوانی تووڕەبوون و دەمەرگیریان لێ بکەیت. ئەماش بە شێوەیەکی سەرکی لە ڤیدیۆگەیمەکاندا زیاترە. ئەو منداڵانەی کە ئەمیاریانە دەکەن بە شێوی گشتی تەمەنیان لە نێوان 8 بۆ 18 ساڵیدایە کە پەیوەستبوونێکی زۆریان هەیە بە شاشەکان و ڕۆژانە زیاتر لە 7 سەعات دیاری دەکەن. زیانە لاوەکیەکانی سیرکردنی شاشە کاتێ دێتە سەر ئالوودەبوون و یاریکردن بریتین لە کاریگەری لەسەر هەست و سۆس، توانای بڕیاردان و کۆنتڕۆڵکردنی ڕێژەی زیرەکی و توانە و تەرکیزکردن بە ئاگابوونە. نەک تەنها ئەوانە بەڵکو ڤیدیۆگەیمەکان مێشک بڕ دەکەن بە مادەی چیمەیە کە ناوی دۆپامینە، وای لێ دەکات هەست بە خۆشی بکات. کێشەی ڕژانی ئەم هەموو دۆپامینەش ئەوەیە کە ئەو بەشەی مێشک کە دۆپامینەکە وەردەگرێ هەوایان لێ دەکات هەست بە خۆشی بکەن، ماندوو دەبێت. زۆر خێراتر لە حاڵەتی ئاسایی خۆی ماندوو دەبێت. ئەمەش مانەی ئەوەیە کە ئەو منداڵانی ئالوودەی ئەوە بوون پێویستە بە هەڵدانێکی زیاترە بۆی هەست بە دڵخۆشی بکەن، لەگەڵ ئەوەشدا دۆپامین یارمەتی هەندان و تەرکیزکردن دەدات. سیرکردنی شاشەکانی کاتی خەوتن کەم دەکاتەوە. ئێمە دڵنیان لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان بیستومانە کە مۆبایلەکە چەند زیانی هەیە کاتێ دێتە سەر باسی خەوتن، بە تایبەتی ئەگەر تا ئەو کاتی خەول لێ دەکەوێت سەیری ئینستاگرام بکەیت. هەمان ئەو شتانە بۆ مناڵەکانیش ڕاستە. تەنها 2 سەعات سیرکردنی شاشی ئامێرەکەت دەبێتە هۆی کەمکردنەوەی لە ناوبردنی هەموو ئەو هۆرمۆنانی کە یارمەتیمان دەدا خەومان لێ بکەی و پێ دەوترێ میلاتۆنیۆن. میلاتۆنیۆن ئەو مادەیە کەوا لێ دەکا هەست بە خەواڵەوی بکەیت. ئەگەر هەست بە خەواڵەوی نەکرد ئەوە خەوت لێ ناکەوێت. تێکچوونی بەردەوامی ڕتمی سەعاتی بەیۆلۆجی جەستەت واتە تێکچوونی سووڕی سروشتی خەوتن و بە ئاگابوونی جەستەت زیانی تەندروستی گەورە بە جەستەت دەگەێنێ. کێشەیەکی تری تێکچوونی سووڕی سروشتی جەستە ئەوەیە کە تەنانەت ئەگەر خەوشی لێ بکەوێ ناچێتنە ئەو خۆ قوڵەی کە توانە و وزە و بەبگەڕێتەوە و ڕۆژی دواتر هەست بە هێز و ئارامی تاو بکەیت. هەمومان دەزانین منداڵ چی لێ دێت کاتێکە ماندوو دەبێت. هیچ کەسێکی نایەوێت هەموو ڕۆژێک ئەمە بکات یاخود ئەمە ڕوو بدات. زۆر باشە کەواتە هەمووشتانی باسمان کرد جێگەی مەترسین. ئەی باشە تۆ دەتوانی چی بکەیت بۆ ئەوەی خێزانەکەت بە تەندروستی بمێنێتەوە لەم جیهانەی کە تەکنۆلۆژیا ئەمڕۆ تیادا دەژیت. لێرەوە چەند ڕێنمایەک دەخینە ڕوو بۆ ئەو کەسانی کە تازە دەست پێ دەکەن. ئەو منداڵانەی کە تەمەنیان لە خوارێک ساڵە پێویستە بە درێژەی ڕۆژ چالاک بن و بجوڵێن، هەروەها یاری بکەن و لەسەر زەوی باڵخستن و لەسەر دەم یاخود لە هەر کاتێکی ترە لەو کاتانی بەخەبەرن. هەروەها نابێت لە شوێنێکدا بمرێن یان ببەسرێنەوە بە کورسیەکەوە کاتێک بۆ ماوەی زیاتر لە سەعاتێک بەخەبەر دەبن لە هەر ڕۆژێکدا. ئەمە ژواتای دانانیانە. واتە تۆ کاتێک لە ناو عەرەبانە یان لەسەر کورسێکی بەرز یاخود بیبەچیتەوە جیاوازە یاخود لە باوەشی کەسێکدا بێت. کاتێک مناڵ هێمنە و ناجوڵێت بیرۆکێکی باش ئەگەر چیرۆکی بۆ بخێنیتەوە بە شێوەیەکی گشتی چیرۆکەکانی پێشخەوتن باشترین شتن. ئەم شێوازە بە هەمان شێوە بۆ مناڵی تەمەن خوار 4 ساڵیش ڕاستە، هەرچەندە ئەمانە پێویستە لایەنی کەم لە هەر ڕۆژێکدا بۆ ماوەی 3 سەعات چالاک بن و بجوڵێن. ئەمەش چەند چالەکێ دەگرێتەوە وەک یاریکردن، ڕاکردن، ڕۆشتن بە شێوەیەکی گشتی هەر شتێکەوەیان لێ بکە هەڵبەز و دابەست بکەن و بجوڵێن. ئەو منداڵانی تەمەنیان لە نێوان 2 بۆ 4 ساڵدایە کەمتر پێویستیان بەخەوە لە چەند مناڵی ساوادا، بەڵام هەمان ئەو خاڵانی کە پێشتر بۆ ئەمانیش باسمان کرد و ڕاستن کاتی دێنە سەر چالەکی یاریکردن هەروەها کاتی پشودان. زۆر باشە کەواتە ئێستا هەمومان دەزانین کە مناڵەکانمان نابێت ڕۆژانە لە 1 سەعات زیاتر دابنیشن، واتە هیچ جوڵەیەکیان نەبێت. کاتێکیش دێنە سەر سیرکردنی شاشەکان بناڵ زۆر بێدەنگ دەمن و ناجوڵێن. ئەو مناڵانی کە تەمەنیان لە خوارد 24 مانگەوەیە بە هیچ شێوەیەک نابێ سێری شاشەکان بکەن. ئەو منداڵانی تەمەنیان لە نێوان 2 بۆ 5 ساڵیدایە ڕۆژانە نابێت لە 1 سەعات زیاتر سێری شاشەکان بکەن. هەروەها پێویستە بە بەردەوامی چاودێری ئەو شتانە بکەیت کە منداڵەکە لە شاشەکانەوە سێری دەکات. پێویستە دڵنیابی لەوەی کە ئەو شتانە سێری دەکات بۆ تەمەنی ئەو گونجاوە. پێویستە زیاتر سێری بابەتە پەروەردەیەکان بکە و سوودی لێ ببینێت یان ئەو بابەتەی سنووریان تێدایە بۆ ڕیکلامە ناشایستەکان. لەگەڵاوشدا شێواز و ڕەفتاری خێزانێک لەگەڵ خێزانێکی تر بڕیار دەدات. ئێمە ئێستا لە سەردەمێکی دیجیتاڵیدا دەژین. تێگەشتنە و ڕاستەیە کە زۆر گرنگە بزانین هەموو شتانی کە ئەوان لە شاشەکانەوە سەیری دەکەن هەمیشە ڕاستی نییە و لە جیهانی ڕاستەقینە بۆ شێوەیە نییە. ئەمە پێدەوترێ خوێندەواری دیجیتاڵی. کاتێکیش بابەتەکە دێتە سەر بەکارهێنانی ئینتەرنێت ئەوە پێویستە تۆ بڕیارێکی بابەتیانەوە هەبێت. بێگومان ئەمە بۆ مناڵانە دەبێت کە کەمێک تەمەنیان گەورەترە بەڵام دڵنیا بە پرسیار لەسەر شتەکانە لێ دەکەن. تۆش پێویستە دڵنیابی لەوەی کە مناڵەکە تێبگەینی لەو شتانی کە سەیری دەکا بیرت بێت کە چەندین هۆکار و ڕێگەی جیاواز هەیە کە دەتوانێت فلتەری ئەو بابەتانی پێ بکەی کە ناتوێت مناڵەکەت سەیریان بکات. هەرگیز ڕۆژێک بە هەموو ئامێرەکانت کوژانەوە تۆ یان زۆر کەس هەوڵیان داوە کە ڕۆژێک بێ ئامێر و دوور لە تەکنۆلۆژیا بژین. زۆری کشپیان وایە کام کارە زۆر سوودی هەیە بۆ پاکردنەوەی مێشک. بۆیە کاتێک منداڵەکان کەمێک گەورە بوون هەوڵ بدە پێکەوە ڕۆژێک لە دەرەوە بەسەر بن و دوور بن لە ئامێر و تەکنۆلۆژیا یان ئەگەر هەر کارێکی تر جیاواز بوو پێکەوە ئەنجامی بدەن بیرۆکێکی خراپ نییە.
دەتوانی پلانێک دابنیت بۆ کوژانەوەی تەلەڤیزۆن و مۆبایلەکەت لە دوای چەند سەعاتێکی دیاریکراوە یان ئەو بەرنامەیە دابەزێنیت کە بە بەکارهێنانی شاشەکە سنووردار دەکا و لەسەر زۆر ئامێر بەردەستن. جارێکی تر دەیڵێمەوە لەوانەیە شێواز و ڕەفتاری هەر خێزانێک لەوی تر جیاواز بێ بۆ یەکەمێک کاتی دەوێت تا ئەو شێواز و بابەتە دەدۆزیتەوە کە بۆ تۆ و خێزانەکەت گونجاوە. شاشەکان لە هەموو شوێنێک بوونەتە بەشێکی سەرەکی لە ژیانی ڕۆژانەمان، بەڵام وەکو هەمیشەی دەڵێن هەموو شتێک بەندە بە کۆنتڕۆڵکردنی خود و زیادە ڕەوی نەکردن لە هیچ شتێکدا. ئەمڕۆ کە ئێستا خەریکی ڕیکۆردی ئەمەڵقەی چارەین 13/2/2020 و خودای زانێت کە ئەمەڵقەیە پەخشە بێ. لەو کاتی کە خەریکی خوێندنەوە بوو ئەمەڵقەی چارەکە زانیم ئەم ئامێرە زیرەکانە دەکرێت مناڵەکانم جێل بکە، دواکەوتنیان یان فێربوونیان دوا بخا، گەشەی مێشکیان دوا بخا، گەشەی ئێسک و ماسوولکەیان دوا بخا، ئەوان لێ بکات کە توانای داهێنانیان کەم ببێتەوە. ئایپادەکانم لێ شاردنەوە ئیتر بەکاری ناهێنن. یەشێ ڕێگاکانەوەی کە یوتیوبی مناڵان دابەزێنن کە لەگەڵ یوتیوبی گەورە فەرقی هەیە، کە مێشێ لە سوودەکانی ئەوەیە ناواخنی ڕوت یان پۆڕن لەناو ئەمایان نییە و هەروەها بڕی ڕێکلامەکانی کەمتریشە لە ڕێکلامی یوتیوبی گەورەکان. بەڵام ڕێگەی ئاسانتر لەم دوانە بریتە لە کات بەسەربردن یاریکردن لەگەڵ مناڵەکانمان، ناجا چجای تۆپانێ بێ، پاسکیل بێ، سکوتەر بێ، هەر نەوەگە حەستان کرد لە ماڵەوە دانیشتن و بە تەمەڵی کاتەکە بەسەربرن دۆمینە بکەن، دۆمینە ژماری لەسرە، تاوڵە بکەن، زار هەڵڵەن، ئەمانە هەموو ژماری لەسرە بۆ گەشەی مێشکی مناڵەکانتان سوودی خۆی هەیە. بەڵام ڕێگەیەکی ترەوەیە کە لە سیستەمی iOS هەیە کە بۆ نمونە آیفۆن و آیپاد و جۆرەکانی دڵنیام لە سامسۆنگ و لە هواوی و لە سیستەمەکانی ئەندرۆیدیشا هەیە، بریتێ لە چی؟ دەکرێت سکرینەکەت بکەیتەوە شتێک هەیە لە ناو سێتینە لە ناو سیستەمی iOS کە لە ناو سێتینە بەشێکەیە پێی دەوترێت سکرین تایم. جگە لەوە شتێکی تر هەیە لە ناو هەر ئەم بەشی سکرین تایمەیە کە ناوی داون تایمە کە ڕەنگەکەی مۆرە، لێرە ئەتوانی پێی بڵێ کە شاشەی تەلەفۆنەکەم ڕۆژان لە کاتژمێر چەند بۆ سێت و سێتینەکەی زۆر ئاسان دەتوان بیکەت. جگە لەوە هەر لەم بەشی سکرین تایمە بەشێکە ناوی ئەپ لیمتە. ئەپ لیمت چییە؟ دەتوانێت ئەپانەی کە هەتە لێرەوە ئاد لیمت کەی کە بۆ نمونە ئەڵی لە ڕۆژێکە بۆ نمونە یوتیوب ساعتێک زیاتر نەکرێت، یاخود هەموو ئەپەکان بە ساعتێک زیاتر نەکرێتەوە. بەم شێوەیە ئەو ئەپانی کە هەتە دەکرێت دیاری بکەیت لە پاش ساعتێک ڕۆژانە خۆی ئەوەستەی لە ئیشکردن و مناڵەکەت ناتوانێت زیاتر بەکاری بێنێت. بێگومان باشترین شتیش بووی کە مناڵەکەت ئەم شاشە زیرەکانە بەکارنێنەوە خۆت بەکارنێنیت و لە باتیەوە کات بە لەگەڵ مناڵەکانتە بەسەربەریچە بە خوێندنەوە بە چیرۆ خوێندنەوە بە یاریکردن یاخود بە هەر شتێکی تر بێ. و خراپترین کاریش کە بیکەنەوەیە کە تەلەڤیزیۆن و ئایفۆن و ئایپادتانە ناو ژووری نووسن یاخود لە ژووری نان خواردن لە مەتبەخەکانتانە هەبێت، چکە زۆر جار ئەوەی کە تەماشای تەلەڤیزیۆنەکەی نازانی چیە خۆی. ئەمەش زیانی ئەوەی هەیە کە نازانی چیە خۆی زیاترە خۆی لەوەی کە لە شت پێویستی پێێتی. لەبەرەوە دەکرێت جگە لەو زیانی کە باسکرا بێتە هۆی قەڵەو بوون. لەبەرەوەڵقەی داهاتووی چارە بریتە لە قەڵەوی و مەترسیەکانی قەڵەوی لە مناڵانەوە بە تایبەتی لە مناڵانی خوار 5 ساڵە. هەتاو کاتە هیوادارم پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ، ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری چارە و تەواوی ستافی هونەری و دایی دەستگای میدیای کورسا قبول فەرموون. چەند ساتێک بە دیار دیمەنی بە فربارینی سەرنجڕاکێشەوە بەجێتانە هێڵم، هیوای کامەرانیتان بۆ خوازم، شەو و شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.